سڵاو لە بینەرە ئازیزەکانی کەناڵی دیمان. پرۆگرامی دووەزمون دەست پێ دەکات. دووەزمون باسی ئەزمموی دوو کەسی جیاواز دەکات لە بوارە جیاجیەکانی ژیان. هونەرمەند زانیار بەرزنجی چەندین ساڵە لە بواری هونەری و گۆرانی وتن و میوزیکدا خزمەت دەکات. من ناو زانیار عەبدولموحسین محەممەد ناسراو بە زانیار بەرزنجی. یەک لەو وەرە کە زۆر شاکارە ئاوازەکەم کاتی خۆی دایتە هونەرمەند زیاد ئەسعەد گۆرانی ئایکەمەستی. ژیانم تاڵە و بەدە دەرمانە چارەی دەردی من لای تو ئاسانە. شیشار ئەسواد ئەویش گەنجێکی تازە پێگەیشتووی دەڤەری گەرمیانە. من شیشار کوڕی ڕۆژنامەنووس وشیار ئەحمەد ئەسواد. بۆم بڵێ تۆزە تۆزە ئەوری لەم لە ناڵۆزە. هەردووکیان زۆر شت باز دەکات. کاکە شیشار چەندین گۆرانیتان پێشکەش دەکات. من عاشقانە ڕازگۆیانە دڵم دا پێت تۆ بێباک بووی بێوەفا بووی خستە ژێر پێت. سەرەتا دەپرسین پرۆفایلی خۆت بە کورتی. من ناو زانیار عەبدولموحسین محەممەد ناسراو بە زانیار بەرزنجی. دەرچووی ئامادەی پیشەسازیم بەشی ئەلکترۆن. چەند جارێک لە کۆلیژ ئەوانە چوومە داوام کردو، بەڵام بەڕاستی بەداخەوە تەواو نەکردووە لەبەر خۆی تایبەتی خۆم. من شیشار کوڕی ڕۆژنامەنووس وشیار ئەحمەد ئەسواد. پێم وایە لە ناوەندەکەیە ناسراوە بۆیە. نازناوی ئێمە شیشار ئەسوەدە، پێم وایە زۆرێک بزانن. لەدایک بووی شاری کەرکووکم. جگەلەوەی بە ئەسڵ ئێمە خەڵکی کوێین و لە مناڵیشەوە هەر لە هەولێرین. هەولێر بۆ ئێمە بووەتە شوێنێکی زۆر ئارام و زۆر مرتاحین لە هەولێر. کامە کاری خۆت بە شاکار دەزانی؟ یەک لەو وەرە کە زۆر شاکارە ئاوازەکەم کاتی خۆی دایتە هونەرمەند زیاد ئەسعەد گۆرانی ئایکەمەستی. زۆربەی هونەرمەندان خۆزگە بەوە دەخوازن کە پیشەیەکی تریان هەبوایە. هونەر گوزەرانی ناخۆش کردوون. پێشبینی دەکەی لە ئایندەدا تۆش هەمان چارەنووست هەبێت؟ من ئێستاش پرسیارێکی زۆر باشت کرد، بەڵام خۆزگە لە دەرەوەی بەرنامە بۆیە بۆی هەنێ شتێ ڕەنگە بەباشی نەتوانم یان کەسایەتیم ڕێم نەدەهەنێ قسە بکەم، بەڵام ئەوە ئیجبارت کرد لەسەرم، پێم خۆش بوو. من ئێستاش ڕەنگە باری گوزەرانم زۆر مەحدود بێ، سوپاس بخوای ئەمە شکرین، بەڵام تا ئێستا سوودێکی وام لە هونەرەکەم نەبینیەوە، بەڵکە هەر بەخشی ومایانی ئەوە نییە مەسەلە سوودێکم وەرگرتوێ. بۆیە هەر کێشەی ئەوەمە بۆ من ئێستاش بەرهەمی ترم لەبەر دەستە تەنها کێشەی لایەنی مادیە کە ئێمە تۆزێک دواکەوتوینە، بەڵکە ئینشاڵڵا بتوانین لە داهاتوویەکی نزیکە بەرهەمێکی نوێمان لەبەر دەستە بتوانین بەرهەمی بێنین. هەرگیز بۆ ئاوازەکەت لە بێگانە چوو بێت و ڕەخنەت لێگیرا بێت؟ هەرگیز. چەند ئاوازت داوە بە هونەرمەندان؟ نزیکەی 10 ئاواز. 4 ئاواز بە هونەرمەندی گەورە زیاد ئەسعەد، 3 ئاوازم دایتە هونەرمەند محەممەد عەزیز، ئاوازێکم دایتە سەیفەدین عەزیز و هونەرمەند دلێر کۆی ئەویش ئاوازێکم دایتێت. ئایا پێت باشە هونەر بزنسی پێوە بکرێت؟ هەی بێگومانە لە هەموو وڵاتێک بزنس بە هونەرەوەکرێت، بۆ نالانی لێرەش پێم وایە شتێکی زۆر باشە بێت. زۆرێک لە هونەرمەندان یان بەشێکیان ئەڵێن حیفە چۆنە بێت تۆ هونەری خۆریان توانای خۆت بە بڕێک پارە بەراورد بکەیان بگۆڕیتەوە، بەڵام نا، ینی هەموو شتێک مەربوتە بە بڕێک کە تۆ شتێکە بەخشی جوانتر وایە شتێک پێ ببەخشرێتەوە. لەگەڵ کامە گۆرانی بێژ حەز دەکەی دوێت بکەیت؟ نازم، حەزم بە دوێت نییە. حەزت پێ نییە؟ نا، حەزم. هۆکارێک هەیە کەوات لێ بکات؟ نازم، حەز دەکەم هەر کەسێک بە ڕێزکەی خۆی بگریت. دوێت شتێکە بۆ کۆکردنەوەی ئەگەر دوێت نا، ئەگەر چەند هونەرمەندێک بەیەکەوە شاکارێکی جوان هەیە، مەسەڵەن هونەرمەندە عەرەبیەکانیان ئەزنەبیەکان دەیکەن،
ئەیتر لە بۆ ینی مەبەستێکە ئایا نەخۆشیەکە ئایا خۆشەویستی وڵاتە ئایا شتێکە ئەگەر چەند هونەرمەندێک پێکەوە بەش دەکەن بەس بە دوو کەس دویت ناحەز بنەرە. تۆ پیشەکەت سەربازیە، ئەو هونەرمەندانە چێن لە دنیادا کە وەک تۆ هەم سەربازن و هەمیش هونەرمەند؟ وڵای ڕەنگە تەبان زۆر هەن، ڕەنگە ناوی هەمویانم نەیە تۆ یاد، بەڵام بۆ نمونە یەکێک لەوانە شوان پەروەریانی ئەوە هەمومانە زانین. ڕەنگە من هەر لە دایک نەبوومە هونەرمەند شوان پەروەر هەم پێشمەرگە و هەم هونەرمەندێکی یەکێک لە هونەرمەندە نایابەکانە. هونەرمەند مامۆستا ناسری ڕەزازی، پێم وایە هونەرمەند حەسەن شەریف، ئەمانە هەمویان پێشمەرگە بوون و ئیلا ئاخری ینی خەڵکی تریش زۆرە تەبان کوتم ناوەکەی نایەتەوە بیر. ئاوازی کۆپی هونەرە یان کارێکی خراپە؟ ئاوازی کۆپی هیچ هونەرێکی تێدا نییە، وەکو مۆسیقات و ئەوە دەینی کۆپی دەکەین هونەرەکە لەو کاتە دروست دەبێت کە ئەو گۆرانی بێژە توانای هەیە لە خاوانەکەی خۆی خۆشتر بیڵێت، باشتر بیڵێت، یان هەرنا بە مستەوای ئەوی بیڵێت. بەزە تو ئاوازەکە تێنا و دەنجی خۆت خستە سەری بە تایبەتی ئێستا مۆسیقاکە بە کامل دەهێنن، یعنی تۆماری ناکەرەوە جارێکتر مۆسیقاکە دێن جارێککە دادێنێنەوە ئەوە تۆزێک ینی ئیلا ئەگەر گۆرانی بێژەکە لە مستەوای ئەو گۆرانی بێژەی ئایا ئیبراهیم تاتلسا ئایا معین ئەسفاهانی ئایا گۆرانی بێژتر ئەس دەبینە بتانی لەگەڵ ئەو دایبنی، ئەگەر نا لە ئاستی بنی بەڕاستی نەیڵێت تۆ باشتر. کاکسامەنج ئەمەنە زۆر بووە، ئەمەنە زۆر بووە، هەنی هەتا وەڵامەکەشی تا حدێک قوڕزەوە، بەڵام من پێم وایە کە ئەوترێ هونەریان هونەرمەندی ترەگەر تۆ من هاتم بەردەوام شتێکی تۆم کۆپی کرد، یعنی تر من خۆم چیم کرد ئەگەر وابێ بێگومان هەر کەسێک تۆ کە شتێک بەرهەم دێنی وا جوانتر وایە هەر ناوی خۆتی لەسەر بێ تا ئەگەر ئەو تێکستەیان ئەو مێلۆدیە هی کەسێکی تریش بێ، بەڵام شتێک تایبەت بۆ تۆ بنیادرا بێوان دروست کرابێ. من تا حدێکی زۆر لەگەڵ کۆپیانی نەوەڵا. هەندێک ئاوازی هونەرمەندانی ڕەسەنی کوردی هەیە مێژوەکەی بە تەواوەتی دیار نییە، هەندێک ڕاهەیە دەڵێت لە کوردیان بردووە، هەندێکی تر دەڵێن کورد بردوویەتی. ڕای جەنابتان لەسەر ئەم بابەتە چییە؟ وڵای هەردوو لا لە یەکتریمان دزی وایتر بردوون ئەوە پێڵم دزی ڕاستە هەموو ئیستا گۆرانی وەرە قوربانە کە هونەرمەندی گەورە حەسەن زیرەک دەڵێت ڕۆژێک لە ڕۆژنا من لە گۆرانی بێژی عەرەبی گوێم لێ بوو زۆر سەیرم پێ هات. بە تووچیش ئەوە هەیە ئایا ئەو گۆرانی بێژە ئەو گۆرانە بە ئەسڵی هیچ چییە؟ ئەوەکەی دیار نیە، ئەسڵەکەی دیار نیە، سەرچاوەکە دیار نییە. گۆرانی مەسەری خاڵقی کە دەڵێن ئەمڕۆ دەشت و چێشتینە بە تورکی هەیە، بە کوردی هەیە، بە عەرەبی هەیە، بە هەموو ئەوچی زمانەکە سەرچاوەکانی بزرە. بە گۆرانیەک بیسەلمێنە کە کورد ئاوازی تایبەت بەخۆی هەیە. بۆم بڵێ تۆزە تۆزە هەوری لەم لە ناڵۆزە، بۆم بڵێ تۆزە تۆزە هەوری لەم لە ناڵۆزە، بەسکم و ژوور سەریدا هەندم دەشێ گۆزە، بەسکم و ژوور سەریدا هەندم دەشێ گۆزە، لە بربەتکار ناوێرم لێکم زەژنە پیرۆزە، وەرە دەستم دەستۆکە بەم گرمە و تەپ و تۆزە، ئەوری لە من بەرداوە خاڵیشی لێ پیرۆزە، ئەوری لە من بەرداوە خاڵیشی لێ پیرۆزە. ئەو هونەرمەندانی ئێستا هونەرەکەیان لە چه ئاستێکدایە؟ بەشێکی کەمیان ئاستەکانی زۆر زۆر باشە، بەشێکی کەم بەشەکەی تر دەگەڕێت و دووەوە بەداخەوە ئەو خۆڕوتکردنەوە ئەوەی ئیستا پەیدا بووە لە ناو کلیپ ئەوە زیاتر جەزبی ئەوەی دەکات، چای بینەران دەکات و زیاتر خەڵک تەماشای دەکات. دووەم شت عیلاقات زۆر ئەو بووە ئێستا ئەگەر تو پەیوەندیەکرد لەگەڵ تەلەڤیزۆنێک لەگەڵ ڕێزم بوو بەڕێستان لەگەڵ ئەو تەلەڤیزۆنە باش نەبێت
یعنی هەندێک شتە من ئەوە کردووە مخریزێک گۆرەیانکت دەرهێنێت گۆرەیانکت بۆ تەسویر دەکات و دەری دێنێت و ئەگە ئەو تەلەڤیزۆنە بەرامبەر ئەو مخریزە شتێکی خراپی هەبێ عیلاقەکەی باش نەبێ یەکسەر ڕخنە لە ئەوکە دەکەن لەگە لە گۆرەیانەکە ناغدێت ئەوە بازەکەی خۆت دەیتە گۆرانی بێژەکە دیتە باوازێک بیسەلمێنە کە کەرکووک کوردستانیە. ڕنگ زەرد و سەر لێ شێواوم ڕنگ زەرد و سەر لێ شێواوم لە نێو خەندادا ڕزاوم لە نێو خەندادا ڕزاوم بە ئاوارەیدا ماوەم خودا کەریمە ئەوخوایە بۆ خۆی ئەیزانێ گونابێنیمە تاوانی من لە لای دوژمن کوردایەتیمە ئەوارەی کارکوچیمە خەبەر بەرن بۆ خزم و کەس خەبەر بەرن بۆ خزم و کەس خەریکە ڕاوەستێ نەفەس ئەمنێنە نێودار و قەفەس خودا کەریمە ئەوخوایە بۆ خۆی ئەیزانێ جار گونابێنیمە تاوانی من لە لای دوژمن کوردایەتیمە ئاوارەی کارکوچیمە. چەند ناوێک هەیە ڕێزبەندیان بکە: عەدنان کەریم، بەهجەت یەحیا، زیاد ئەسعاد، زەکەریا عەبدوڵڵا، حەسەن زیرەک، سامان عومەر، مەسهەری خاڵقی، نەڤید زەردی، ئەیاد حوسێن، حومەر دزەیی. بەڵێ بێگومان ئەو هونەرمەندانە هەمویان شایانی ڕێز و تەقدیرن. ئیتر ئەوەی کە لە ژیان مایە ئەوانی کە وەفاتیشیان کردیە. بێگومان حەسەن زیرەک دەنجێکی کوردەواری تایبەتی خۆی هەیە، هەتا ئێستا باوەڕ ناکەم هیچ ئەو لەو دەنگە کوردەواریە کەس وەکو حەسەن زیرەک منافسی نییە. مەسهەری خاڵقی ئەو شایانی ڕێزێکی زۆر گەورەیە بەڕاستی. مەسهەر خاڵقیەوە لە ڕێزبەندی سێم من وەکو پێتم گوت هەمویان هەر هونەرمەندی ئازیز و خۆشەویست و خاوەن ئەزمونێکی زۆرن. برای عەزیز و بەڕێزم زەکەریا ئێمە ساڵانێک بەیەکەوە بووینە و نزیکین لە عومرەکەشمانە و تەقریبەن نزیکین. زەکەریا یعنی وەسەرخانێکی جوان وەکو بڵێ قەفزەکی بە هونەری کوردی لێدا. ڕێزم هێلۆی گۆرانێکی هۆشیار ئەسوەدی باوکتمان پێشکەش بکە. ئەم گۆرانەی باوکشم لە ئاوازی خۆیەتی دابەشکردنی مۆزیکەکەی کاتی خۆی کوڕی خاڵمان هونەرمەند وەلید مەسهەر دابەشکردنی مۆسیقاکەی بۆ کردبوو. پێشکەشی ئێوە بێ. لەو ڕۆژەوەی بێسۆرە منت بەجێهێشتووە لەو ڕۆژەوەی بێسۆرە منت بەجێهێشتووە خەم و هەزاری دنیات بەسەرما هەڵڕێشتووە خەم و هەزاری دنیات بەسەرما هەڵڕێشتووە دەبا بەس بێ سووتانم من دڵم خۆی تاڵێکە دەبا بەس بێ سووتانم من دڵم خۆی تاڵێکە یارە لەبیرت چووە ژیان خۆی چەند ساڵێکە
یارانە بیرێت چووە ژیان خۆی چەند ساڵێکە لەو ڕۆژەوەی بێسۆرە منت بەجێ هێشتووە هەموو هەزاری دنیان بەسەر ماڵ ڕێژ پێشکەشیەوە لە بەندبێژەکان چێت لا پەسەندە؟ زۆر ئەوانەی کە کار لە هونەری ملی دەکەن بەڵام باشی ئەوانەی کە جێ خۆیان کردۆ بەڕاستی بەو ئەوەنی بەو مستەوایان نییە بەداخەوەویش لەبەر ئەوەی لەوانەیە زۆر ئەوە نەکرابن دەعم نەکرابن زۆر ئەو جیانێک کە ئەوان دەیانەوێ لەو شوێنانەکە بتان عەرزی خۆیان بکەن حتا هونەری ملی ئەتو ئەو دیکۆرە لە پشتی عەرزی دەکەی دەبی شتێکی ملی بێ ئەوانەی کە ئەوەشیان هەیە بەڕاستی ڕێچکەی خۆیان لێرە گرتێتەوە هونەرمەندان زۆرن ئەمن لەوانەیە ئێستا تا ئێستاش خۆشترین لە هونەری ملی ئەمن حاجی نظام شکرن پێ کارەکانی زۆر جوانە نوری گەرمیانی ئەوانە هونەری ملی محمود کاکە محمود خولە ئەو بەڕاستی دەنجێکی تایبەتی هەیە لە هونەری ملی ئیتر زۆرن ئەوانەی کە بەداخەو ناتوان لێرە ناوەکانیان هەموو بێنم لە بەندبێژەکان چێت لا پەسەندە؟ من حرمەتم هەیە بۆ هەموو ئەو کۆرانی بێژە میلیانانەوانەی بەندبێژن و بەند دەڵێن حتممە ئەوانیش بەرهەمی جوان پێشکەشەکەن بەڵامە خۆدتەوە پیشەی من نییە بەو پەڕی حرمەتەوە زۆر هەن وەڵا ئەگەر ناوی زۆر نێنم ئەبێ بمبورن بۆ نمونە لەوانە مامۆستا میدیا حوسێن عینەدین برایمی قادری نوری گەرمیانی فەتاح سەوزەواری لە گەنجان کاروان شارەوانی وەرانی ئینزیبات زۆری تر هەن بەڕاستی بمبورن ئەگەر ناوەکان نێتەوە یادم بەسەرهاتێکی ناخۆش کە هەرگیز لە بیری ناکەیت وڵی بەسەرهاتی ناخۆش زۆرە ماشەڵڵا خۆشیەکان بە تایبەتی لەو زروفەی بەس ناخۆشترین شت لای من بیدایەت گوتم لە بەداخەوە من تەنیا ئامادەی پیشزانیم تەواو کرد یەک لەم هۆکارانە من ناوم لە پەیمانگە و نەرجوانەکانی بەغدا دەرچوو لە ساڵی 1983 ئەو کات لەگەڵ باوکی ڕەحمەتین چوون باوکم زرێکی کوردی لەبەر بوو کرا و جەمەدانی و هەر چوینە ژۆرێ عەمیدەکە گوتی بە عەرەبی گوتی لۆ چە هاتینە گوتیەوە کوڕەکەمە ناوی لێرە دەرچووە بڕۆنە دەرێ ئەمە کوردی ئەحنەما نەقبەل ئەکرادە هەنا یعنی ئێمە کورد لێرە وەرناگرین ناخۆشترین مووقیف لە ژیانم توشم بیلەوەی ناخۆشتر نەبوو بەڵێ وڵی کاک سامانجان زۆرە ینی نازانم شتێکی دیاریکراو نایەتەوە یادم بەڵام یەک لەو بابەتێک کامێنە جواب بدەمەوە مەسەلەن بەرهەمێکمان بەدەستەوە بوو بەرهەمێکی هونەری یانی دیسەندەینەوە سەر هونەرەکە کە بەلای منەوە زۆر ناخۆش بووە هیچ کات بیرم ناچێتەوە کارێکماندایە برادێک بەبێ ناوهێنان زۆر بەشان و باڵی بەرهەمەکەیەوە هیچ بەشان و باڵی بەرهەمەکەی هەڵدا و ئیزافەتەن خۆشی ینی وەکەوەی کە بەو پڕی جوانیەوە ئەم بەرهەمە بنیاد بنێ یان زۆریش بەدڵی ئێمە بێت دوجار جگەلەوەی زۆر دواکەوت هەر ئەمڕۆ بەیانی ئەم مانگو نازانم ئیتر زۆری پێچوو دوجار کە کەوتەوە بەردەست یان گوێمان لێبوو زۆر خراپ بوو ئیتر منیش وەزعێکی خراپمە بۆ ئەو کاتە بڕێک پارەمان بۆ بەرهەمە سەرف کرد بەڵام وەک ئەوەی هیچمان نەکرد بێ منیش ئەدەبیە نەمویست بەڕاستی زۆر بەدوایە بچم و لەڕۆ مرۆڤایەتەکەەوە بوو وام کرد کە هیچ ئیستیجابەیەکم نەبێ بەرامبەر بۆ برادرە بەڵام وەکو ناخۆشی قەتم بیر ناچێتەوە و مەوزوعێکی زۆر ناخۆش بوو بۆ چ شتێکی ئێستا پێ ناشرینە بەڕای من لەو سەردەمای لەو ڕۆژگاری ئێستا ناخۆشترین شت ناڕێکترین شت کە ئەبەت میلەتیمە خەریکی نەبووە و بە دوایدا نەگەڕاوە ئەو تریاک کێشانەیە بە تایبەتی بەڕاستی بەداخەوە لە ناو هونەرمەندانی زۆر بڵاوتەوە بەڕاستی جێی نیگەرانیە وەڵی ئەوەی لە دڵمە با ئەساسەکە با ئەوە نەڵێم
چکە دیسان دێمەوە سەر ناوەندە هونەریەکە بەڵام زۆر شتە بینم لە سوسیال میدیا میسالەن زۆرێک هەن بەتەمەن ینی بەتەمەنن لە تەمەنی باوکی من و جەنابیشت گەورەترن ینی هەنێک جوڵەیان لێ بینم بەڕاستی نیگەرانم وەڵم چۆنە بێ مرۆڤ بگاتەوە ئاستا بەو شێوەیە خۆی لەدەست بدە تر زۆر شتی تریشان گۆرانی بۆچێ دەڵێیت؟ گۆرانی بۆ ئەو کەس سەر دەڕێن کە گوێم لێ بگرێت بە تایبەتی هاوڕێ کۆنەکانم ئەو جمهورەی کە ئێمە هەمان بۆ کاتی خۆی یعنی بەردەوام ئێستا لێمان دەپرسن بۆچی بەرهەمت نییە بەرهەمت کوا تاکە تو چاوەڕێ دەکەی ئەوانێ بەداخەوە لە کەیەوە دەستێت عودی گرتووە؟ بەڵێ تەبان من باڵێن ئەزمموی هوەری ڕەنگە کاک سامانجان جەنابەت بزانی بە حکومەوەی ئێمە هاوڕێین بەڵام زۆرێک لە گوێگریان لە بینەر ڕەنگە ئەم واقعەتە نەزانێ ئێمە من لە تەمەنی 9 ساڵ 10 ساڵ یان 11 ساڵ بڵێم ئەزمونم هەیە سەرەتاژمە بە مەقامات دەستمان پێکرد ئەمەش لە تەبعاً باوکمەوە و کۆمەڵێک لە هاوڕێیانی باوکمەوە ئەمە بۆ ئێمە بەجێمە بەڵام بۆیە بم تەفاسیلە باسم کرد هەر لە پەنای وتنەوەی مەقامات و گۆرانی فێری ئامێری ساز بووم تا دەوری 3-4 ساڵ بەر لە ئێستا دواتر لە ڕێگای هاوتای برامەوە کۆنتاکتێکمان لەگەڵ بنکەی ئەو دوو هاوڕێی خۆشەویستم دکتۆر جەنگی جەلال دروست کرد دەوری 2 ساڵ و نیو بۆ 3 ساڵەکە بێ تێکەڵ بەم ئامێرە نازدارە بوومە ڕەفزت وەرگرتووە یان ڕەفزت داوە؟ جێگەتان هەیە لە ماڕۆشو بێن میوان بم ئەگەر ترست لەسرە دەبێتە کێشە بۆت دەتوانی نەیڵیت وڵای ئەدامیشم بکەن هەر دەیرم کاکە پرسیارێکی جوانە بەڵێ خۆشەویستیم کردووە بەس شکر بۆ خوا قەد ڕەفزم وەرنەگرتووە لەوانەیە موسە ببێکە بێکە لێکدا بڕاینە بە تەکیدەوە هووە من ڕەفزم داوە بەس وەڵاهی ڕەفزیشم وەرنەگرتووە الحەمدولله ئەگەر خێزانەکەت ڕازی بێت ژینی دووەم دەهێنی؟ نەزانم تۆ ئینسان ئەگەر لەگەڵ ئافرەتێکە مرتاح بوو ئیتر شادمان و خۆشبەخت بوون هیچ پێویست ناکەوە ئیجابی من لە هەموو ڕوویەکەواڵم هیچ پێویست ناکبیل لە ژنی دووەم و سێم و چوارە بیش بکاتەوە غەدرت لە کەس کردووە؟ هەرگیز قەت ڕۆژێک لە ڕۆژان لەوانەیە برادری زۆر نیە جێگە غەدری زۆر ئەوەی لێم کردیە بەس بە ژیانی خۆم غەدرم لە کەس نەکردوە شکر بۆ خوا بەو خوایە بیرم نایە بە ژیانم غەدرم لە هیچ کەسێک کردوێ مەگەر لە تەمەنی مناڵیە کەمێک عەجوول بوومە کەمێک شەڕانی بوو ئەوەی تر تەمەنێکی مناڵیە خۆتە زاری پێ وایە تۆ ڕاویتە کاکساوە بەڵام بە هیچ شێوەیەک قەت دڵی کەسم نێشاندوە بە زەقییانەوە بڵێم بێتەوە یادم ئەی غەدریان لێ کردویت؟ هەرەوەڵا بەسەرهاتێکی خۆشی خۆت بجێڕەوە بەڵێ یەک لە بەسەراتە زۆر خۆشەکان کە ئەوە دوو لێ دەمانجێڕا لەگەر مامۆستا شێرزاد سەرفی و کاک پایدار و کاک سالار دانیشتین باسی ئەومان کرد لە حەفلەکی یەک زۆر موعجزی بوو بە دۆڵ و زوڕنایی مامۆستا ڕەحیممان لەگەڵ بۆ وەختی حەفلە زوڕنایی حەزم دەکرد ئەمیش درامز بووم زۆر جار درامسەکەم دەکردە دۆڵ یا ژنەم کردە زەڕبی کوردەواری هات بە گۆرانی بەژ گوتی ئەتوو بسکە دۆست گوتی گۆرانی مەڵێ واز بن هاتە لا ئێمە 1000 دیناری دەرهینا ئەو وەختی 1000 دینار زۆر بوو بەسەر ئەوەی داکردەوە بە فڕقی هەر دەپەڕی شای ئەو پارەی فرێدە یەک لە پارەکان دەفڕی دەڕۆیش دەکەتە من ئەوەکان یەک دوو دە دیناری کەتە بن مێزی مامۆستا ڕەحیم هەر دەیگۆتەوەی حالەسەت پارەکەی خڕکەوە دەگوت ئەو زوڕناشی پێ بوو نەیتانی بە قسە پێ بڵێ حالەسەت پارە لێرەی ئاگادار بەوەش بزر نەوی ئەوە شتێکی خۆش بەڕاستی پێم وایە لە یەکێک لە کەناڵەکانی تر و بەرنامەکانی تریش ئەوەم باس کرد طبعاً ئەو پەڕی حورمەتم بە هونەرمەندی گەورە مامۆستا خەلیل وەندی هەیە لە قۆناغی ناوەندی بووم مامۆستای کوردیمان بوو
زۆر مامۆستایەکی جددی بوو تەلەبەکانیش تا حدێک لێ ترسان بیزانایتر خۆتە ئەزانی سروشتی ناو پۆل دایمەن مشاغبەیە یان جوڵەیەکی تێە بۆیە زۆر زیرەک بوو مامۆستا خەلیل عینەکێکی لە چاو بوو بەردەوام بۆی بیزانیە کاتێک پشت لە قوتابیەکانەکە لە پشتەوەی خۆی چی ڕوەدا عینەکەکەی لە چاویە کردەوە و بەلاوە عینەکەکەی ڕاگرت لە عینەکەکەیەوە تەلەبەکانی بینی کێ عجوولیەکەکان بەزمێک ئەنێتەوەی تر عقوبەی خۆی وەرەگەل ئەو کات وا بوو ئەوە بەلای ئەمەوە زۆر خۆش بوو بەڕاستی هەموو کاتێ باسمانە کرد ئەو پەڕی حرمەتم بۆ مامۆستا خەلیل هەیە حەزت بە دەنگی چێیە؟ زەکەریا ئەو حەسەن زیرەکەوانە دایم لەناو سیارەکەمانە دایم زۆری دەدەم کۆپلەیەکمان پێشکەش بکە ژیانم تاڵە و بەدە دەرمانە سەرەی دەردی من لای تواسانە ژیانم تاڵە و بەدە دەرمانە سەرەی دەردی من لای تواسانە بە بادەی ڕەنجی بکەتی مارم گەلێ بدارم ساقی بۆم تێک ئاخ ساقی گیانم ئاو ناڵینە ساقی ساتێ بێزارم لەم ژینە چەند وشەیەکەیە بە کۆپلە گۆرانی وەڵاممان بدەرەوە عشقی ڕاستەقینە لەو ڕۆژەوە توی دیوە پرێشانە گوڵی من سەودا زەدە و بێسەر و سامانە گوڵی من لەو ڕۆژەوە توی دیوە پرێشانە دڵی من سەودا زەدە و بێسەر و سامانە گوڵی من سەرگەشتە سوڕێتەوە بێلانە دڵی من هەر ساتێ بەدەر دێکەوە ناڵانە گوڵی من هەر ساتێ بەدەر دێکەوە ناڵانە گوڵی من درۆ و خیانەت من عشقانە ڕازگۆیانە دڵمدا پێت تۆ بێباک بووی بێوەفا بووی خستە ژێر پێت من عشقانە ڕازگۆیانە دڵمدا پێت تۆ بێباک بووی بێوەفا بووی خستە ژێر پێت تۆ جیرۆدەی ماڵی دنیا و کەیف و سەفای تۆ لەگەڵ خۆت و گوڵی خۆت بێوەفای من عاشق و تۆ دڵفرۆش من عاشق و تۆ خۆفرۆش کۆتایی بێ کۆتایی بێ کۆتایی بێ کۆتایی بێ کۆتایی بێ کۆتایی بێ دایک هەی دایە 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 دایەندای شیرینم هەی دایە هۆ دایە دایەندای شیرینم دایە ببێ تۆ ناژیم دایە وای ژیانم دایە ببێ تۆ ناژیم دایە ئارامی ژیانم برسیەتی و چەوسانەوە منە و کەسام هەموو ڕۆژێ ئەی ژینە ئەی ژین منە و کەسام هەموو ڕۆژێ ئەی ژینە ئەی ژین
ژیانی ئەمڕۆ مافرۆشم بۆ کڕینی نانی سبەی ژیانی ئەمڕۆ مافرۆشم بۆ کڕینی نانی سبەی. پارچەیەک لە میوزیکمان پێشکەش بکە. زوڵف و پەرچەم هەر وەکو شامەی کەرازم کۆمەکات چاوی کاڵێت لێوی ئاڵێت نەخش و خاڵ و خەندەکات من هەژارم بریندارم خاوەن یارم دیدەکەم من هەژارم بریندارم خاوەن یارم دیدەکەم ئای کەمەستی بۆ هەڵبەستی هەست و نەستی دیدەکەم ئای کەمەستی بۆ هەڵبەستی هەست و نەستی دیدەکەم من هەژارم بریندارم خاوەن یارم دیدەکەم من هەژارم بریندارم خاوەن یارم دیدەکەم. دواوتات لێرەوە زۆر سوپاسی مادووبوونی بەڕێستان دەکەم ئەوەرکەتان کێشاوە وەکو تەلەڤیزیۆنی دیمەن هاتوونە بۆ ماڵ بەڕاستی ئەوە گەورەتان کردم ئەوەی کە جێی نیگەرانی پرسیاری وەکو نیگەرانی ئەمە بەڕاستی کە باسمان کرد دەبێت بە دوای فۆرمەکاندا بگەڕێن فۆرمی هونەری کوردی ئەوە زۆر زۆر زەرورە وە ساڵانەش یعنی ئەو پارە تەخشان و پەخشانکردنی وەزارەتی ڕۆشنبیری کارێکی زۆر زۆر یعنی دەدرێتە هونەرمەندێک 10 ملیۆن دینار دەدرێتە هونەرمەندێک مادێک دەکات لەوانەیە هونەرمەندی کەشێت 10 ساڵە دینارێکی وەرنەگرتیە من پێشنیارێکم کرد لە بەڕێوەبەرایەتەکەی خۆمان ئەگەر ساڵانە ئێمە وەکو بەڕێوەبەراتی هونەرەکانی میوزیک دوو ئەلبوم پڕکەنێ و 2 CD 12 گۆرانی بێژ 12 گۆرانی بێژ ئێمە لە ساڵێکدا دەبینە خاوەنی بەس هونەر بەڕێوەبەراتی هونەری میوزیک لە هەولێر دەبێتە خاوەنی 24 گۆرانی لە 24 هونەرمەند باشە ئێمە هەولێر ئەوها بێ سلێمانی ئەوها بێ ئەوها بێ چەند سیدێکمان بەدەست دەکەوێت ئەلبومی پاک و خاوێن و بێگەر با مەساریفەکەی بەو نەوعی نەبی یعنی ئەو پارە بەلاش دەستە ئەولاولا هیچ جێگەی خۆی ناگری بەڵام ئەگەر بەیەکەوە بێت سیدیەکان تەبع دەکرێ و
میوانێک دێت غەریبێک دێت لە دەرەوە کاکەت ئێوە دایری ئێوە چیتان کردووە وەزارەتی ڕۆشنبیری دەرێ ئەوە هی سلێمانیە ئەوە هی هەولێرە ئەوە دۆک ئەوەی کردووە گەرمیان ئەوەی کردووە هیچمان دیار نییە بەداخەوە ینی ئەوە گەورەترین گلەیە لای من. زۆر سپاس بۆ جەنابەت، زۆر سپاس بۆ کەناڵە جوانەکەی دیمەن کەم تا زۆر ئەبینم کەناڵێکی سەرکەوتو ڕۆژ دوای ڕۆژ پرۆفیشناڵترە بەیان کاری جوانترەکە و زۆر باش ئاگدارم هاوکاری هونەرمەندانەکە جێی فەخرە بێگومان. زۆر هەیە و وەک پێم وتی سەرەتاش کاکسامان زۆر ئەم دڵە پڕە، بەڵام من تەنها مەوێ بەڵکو بگەم بۆ ئاواتی کە لە دڵی خۆمایە بەڕاستی ناشمەوێ بۆ من قورسەکەی ئەوە بڵێم پێویستیم بە سپۆنسەریکردن هەیە یان هاوکاری هەیە بۆی بتوانم لە کارم بەردەوام بم. مەجبورە بم وا بڵێم یانیدی بۆی بتوانم بەردەوامی بدەم بە کارە هونەریەکان و خزمەت بکەم پێویستیم بەو لایەنە هەیە کە یان ئەو بابەتە هەیە کە بە جەنابتانم بود. زۆر زۆر سپاس بۆ کەناڵی دیمەن بەرنامەی دوو ئەزمون منتان شادمان کرد. بێگومان زۆریش مرتاح بووم. تۆش برایەکی زۆر عزیزی کاک سامانگیان. سپاس بۆ وێنەگر کاکەگیان کاگی مسمان ماندوو کردمەوە. سپاس دووبارە بۆ ستافەکەتان، من حرمەتی زۆرم هەیە. کۆتا بەرهەممان پێشکەش بکە. گۆرانیەکی هەولێریانەتان پێشکەشەکەم زۆرم پێخۆشە. چاوی هەرچی مرۆڤی هەولێر هەیە لە کۆرپەیەکەوە تا بە ساڵاتچێک من ماچیەکەم و حرمەتم بۆیانێت. گۆرانیەکی مامۆستا محەممەد ئەحمەد ئەربیلی یەک کۆبلەتان پێشکەشەکەم. لێرەم لە هەولێر دڵدارم لە هەولێر لێرەم لە هەولێر دڵدارم لە هەولێر دووچاری جوانێک هاتم دووچاری جوانێک هاتم چەندەکەم بۆم ناگیرێ لێرەم لە هەولێرێ دڵدارم لە هەولێرێ بە چاوی خۆی دەنازی باشقی چاوی بازی بە جوانی خۆی دەنازی باشقی چاوی بازی هەوڵ دەدەم بێتالم هەوڵ دەدەم بێتالم چەندەکەم بۆم ناگیرێ لێرەم لە هەولێرێ دڵدارم لە هەولێرێ. لە کۆتایدا زۆر سپاس بۆ ئەو دوو هونەرمەندە بەتوانایە. سپاس بۆی وەشکە بینەرمان بوون تا دوو ئەزمون کاری تر بەخوای گەورەتان دەسپێرین. خواتان لەگەڵ.